لێکۆڵەرێکی تورک دەڵێت پرۆژەی گاپ بۆمبێکی ئاویە و هەر دەقەیەک بۆی هەیە بتەقێتەوە. پترۆس غالی سکرتێری پێشووتری نەتەوە یەکگرتوەکانیش لە 90ەکانی سەدەی ڕابردوودا وەک ئاماژەیەک بۆ مەترسیەکانی پرۆژەی گاپ دەڵێت ئەگەر جەنگی سێمی جیهانی ڕوو بدات ئەو جەنگە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاو دەبێت. گاپ کورتکراوەی پرۆژەی ئەنادۆڵی گەورەیە کە هاوکات پرۆژەی پەرەپێدانی باشووری ڕۆژهەڵاتی ئەنادۆڵیشی پێدەوترێت. پرۆژەکە با گەورەترین پرۆژەی ئابووری لە مێژووی تورکیا دادەنرێت و کورد و عێراق و سووریا بە مەترسی بۆ سەرخۆیانی دەزانن. پرۆژەکە 22 بەندا و 19 وێزگەی بەرەمێنانی کارەبا و چەندین پرۆژەی گەورەی ئاودێری لە خۆ دەگرێت. بیرۆکەی پرۆژەکە بۆ سەرەتای ساڵانی 1950 دەگەڕێتەوە، بەڵام لە ساڵی 1966ەوە دەست کراوە بە جێبەجێکردنی و ساڵی 1973 بەنداوی کیبان وەک یەکەمین بەنداو لە چوارچێوەی پرۆژەی گاپدا کاری دروستکردنی تەواو بووە. ڕوبەری پرۆژەی گاپ 75,000 کیلۆمەتری چوارگۆشە دەگرێتەوە کە هەر 75,000 کیلۆمەترەکەش بەسەرنۆ پارێزگای باکووری کوردستان، لەوانە پارێزگەکانی ڕۆحاو، ئامەد و باتمان و شەرناخ دابەش بووە و هەر لە سەرەتاشەوە 32 ملیار دۆلار بۆ جێبەجێکردنی پرۆژەکە تەرخان کراوە. لەو 22 بەنداوەی لە چوارچێوەی پرۆژەکەدا دروست کراون، 14یان لەسەر ڕووباری فرات دروست کراون و 8یان لەسەر ڕووباری دیجلەن. بەنداوی ئەتاتورک کە بە شەشەمین بەنداو دادەنرێت لەسەر ئاستی جیهان لەسەر ڕووباری فرات لە پارێزگای ڕۆحا دروست کراوە. بەنداوەکە ساڵی 1994 تەواو بووە و تا ئێستا 400,000 دەرفەتی کاری پێکێناوە و بڕیاریشە تا کۆتایی پرۆژە ئاودێرەکانی بەنداوەکەش 1,700,000 کەس لێی سودمەند بن. گەورەترین بەنداوی سەر ڕووباری دیجلەش بەنداوی ئیلیسیۆیە لە ناوچەی حەسەنکەیفی پارێزگای باتمان کە پێشبینی دەکرێت تا کۆتایی 2016 تەواو بکرێت. بەپێی پرۆژەکە بەنداوی ئیلیسۆ دەتوانێت لە 140 ئاوی دیجلە گل بداتەوە. بەپێی هەندێک پێشبینیەکان پرۆژەی گاپ تا ساڵی 2025 تەواو دەبێت و با تەواوبوونی پرۆژەکەش تورکیا دەتوانێت 27,000 مێگاوات کارەبا لەو بەنداوانە بەرهەم بهێنێت. پرۆژەکە بۆتە هۆی ئەوەی تورکیا لە ڕووی کوشتوکاڵیەوە گەشەیەکی زۆر بەخۆوە ببینێت و بەپێی ئامارەکان توانای هەناردەکردنی بەرهەمە کوشتوکاڵەکانی تورکیا بەهۆی پرۆژەی گاپەوە بۆ 2 هێندە بەرز بۆتەوە. پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هەر لە سەرەتاوە دژی پرۆژەکە بوو، پێیان وایە پرۆژەکە مەترسی بۆ سەر کورد دروست کردووە. ئەو مەترسیانەش بریتین لە یەکەم گۆڕینی دیمۆگرافیای ناوچە کوردیەکان بۆ پێی بەهۆی دروستکردنی بەنداوەکانەوە بە سەدان هەزار کورد ناوچەکانی خۆیان جێهێشتووە و لە بەرامبەریشدا بەدەیان هەزار تورک بۆ کارکردن لە پرۆژەکە داهێنراونەتە ناوچەکە. بەپێی هەندێک لە ئامارەکانیش تا تەواوبوونی پرۆژەکە 6 ملیۆن کورد ناچار دەبن ناوچەکانی خۆیان جێبهێڵن. دووەم پرۆژەکە بۆتە هۆی تێکدانی ژینگەی ناوچەکە و سێهەمیش بەهۆی بەنداوەکانەوە 82 شوێنەواری مێژوویی کەوتونەتە ژێر ئاوەوە کە لە دیارترینیان شوێنەواری حەسەنکێفە کە بەهۆی بەنداوی ئیلیسۆوە دەکەوێتە ژێر ئاوەوە. پرۆژەی گاپ جگە لە کورد بۆ سەر عێراقیش مەترسی گەورەی هەیە. سولەیمان دەمیرێل سەرۆک وەزیرانی پێشووتری تورکیا لە 90ەکانی سەدەی ڕابردوودا وە کۆژداریدان بە عێراق ڕایگەیان ئاو لە بەرامبەر نەوتدا بەکاردێنن. باپی هەندێک لە ئامارەکان لە ساڵی 1975ەوە بۆ 2007 لە 180 ئاوی ڕووبارەکانی دیجلە و فرات لە عێراق کەمی کردووە. بەپێی وتەی وەزیری پێشووی بازرگانی عێراق تا ساڵی 2013 3 ملیۆن عێراقی بەهۆی کەمبوونەوەی ئاوی دیجلە و فراتەوە ناچار بوون ناوچە کوشتوکاڵەکانی خۆیان بەجێ بهێڵن. جگە لە زیانە کوشتوکاڵەکان کەمکردنی ئاوی دیجلە و فرات بۆتە هۆی تێکچوونی ژینگەی عێراق. بەپێی هەندێک لە لێکۆڵینەوەکان هۆکاری سەرەکی دیاردەی خۆڵبارین بۆ کەمبوونەوەی ئاوی ئەو دوو ڕووبارە دەگەڕێتەوە.